کێ دەبێتە باشترین یاریزانی ئەمساڵ. چێن ئەو سێ یاریزانی ململانەیە لەسەر دەستەبەرکردنی نازناوی تۆپی ئاڵتونی دەکەن. تۆپی ئاڵتونی بە کێ دەدرێ و کێ دەیبەخشێت؟ لە ئێستادا و ساڵانە یەکێتی تۆپی پێی نێودەوڵەتی بە هاوبەشی لەگەڵ گۆڤاری فرانس فوتبۆڵی فەڕەنسیدا باشترین یاریزانی ساڵ دەستنیشان دەکەن و خەڵاتی تۆپی ئاڵتونی پێدەبەخشن. یەکەمین ڕۆژی مانگی 12 یەکێتی تۆپی پێی نێودەوڵەتی ناوی ئەو سێ یاریزانە ئاشکرا دەکات کە ململانی دەستەبەرکردنی نازناوی تۆپی ئاڵتونی دەکەن. بەڕای چاودێران هەریەکە لە کریستیانۆ ڕۆناڵدۆی پرتوگالی، لیۆنێل مێسی ئەرژەنتینی و مانوێل نوێری ئەڵمانی ئەو سێ یاریزانن کە دەبنا ڕکابەری یەکتری بۆ بەدەستهێنانی نازناوی باشترین یاریزانی ساڵ و وەرگرتنی خەڵاتی تۆپی ئاڵتونی. ساڵی ڕابردوو هەریەکە لە ڕۆناڵدۆ و مێسی و ڕیبیری لە ململانیەکەدا ئامانە و دوجاریش چانس بووە یاوەری موشەکەکەی مادێرا و کوڕە ئاڵتونیەکەی پرتوگال تۆپە ئاڵتونیەکەی پێبەخشرا. ڕۆژی 12 یەکەمین مانگی ساڵی داهاتوش لە شاری زوورخ لە سویسرا ناوی ئەو یاریزانە ئاشکرا دەکرێت کە دەبێتە باشترین یاریزانی تۆپی پێی جیهان لە ساڵی 2014دا. ڕۆناڵدۆ لە وەرزی ئەم ساڵدا لە لووتکەی ئاسبەرزیدا و مەکینەی گۆڵەکەشی بە بەردەوامی لە کاردایە و تەنیا لە 11 یاری لالیگادا 20 گۆڵی تۆمار کردووە. جگەلەوەش خاوەنی چەندین دەستکەوتی تاگە کەسیە و لەگەڵ یانەکەشیدا پاڵەوانی ئەوروپایە. بەڕای چاودێران خاڵی لاوازی ڕۆناڵدۆ نەدرەوشانەوەیەتی لە مۆندیالی هاوینی ئەم ساڵی بەرازیلدا. لەلایەکی ترەوە لیۆنێل مێسی خاوەنی 4 تۆپی ئاڵتونی هەرچەندە لەگەڵ هەڵبژاردی ئەرژەنتیندا خۆی گەیاندا یاری کۆتایی مۆندیال و خەڵاتی باشترین یاریزانی مۆندیالەکەشی پێبەخشرا، بەڵام نەیتوانی خەونەکەی بەدی بهێنێت و بۆ یەکەمین جار نازناوی مۆندیال دەستەبەر بکات. هاوشێوەی دۆن مێسیش لە لووتکەدایە. ئەو لە ماوەی تەنیا 4 ڕۆژدا دوو ژماری تێکشکاند کە چەندین ساڵە بە ناوی گەورە ئەستێرەکانی تری تۆپی پێوە تۆمار کراوە. ئەویش بوون بە گۆڵکاری مێژووی چامپیۆنز لیگ و لالیگا بوو. بەڕای شرۆڤەکاران و ڕەخنەگرانی وەرزشی مانوێل نوێری گۆڵچی هەڵبژاردی ئەڵمانیا شایستەی خەڵاتی باشترین یاریزان بوو لە مۆندیالی ئەم ساڵدا. بەڵام وەک هەمیشە گۆڵپارێزەکان کەمترین شانسیان هەیە بۆ دەستەبەرکردنی ئەو خەڵاتان و لە مێژووی دوور و درێژی تۆپی پێشدا تەنیا یەکجار گۆڵپارێزێک بە باشترین یاریزانی جیهان دەستنیشان کراوە. چاوەڕێین و ڕۆژی دووشەممە یەکێتی تۆپی پێی نێودەوڵەتی ناوی ئەو سێپاڵێوراوە ئاشکرا دەکات کە ڕکابەری دەستەبەرکردنی نازناوی باشترین یاریزانی ئەم ساڵی سەرڕووی زەوی دەکەن.